بەوەی کەمبارانی وشکە ساڵی کاریگەری لەسەر سەرجەم ناوچەکان یاریمی کوردستان جێهێشتووە. ئەمە پردی تەکیە لە ناحەی خورماڵ و بە درێژایی 30 ساڵی ڕابردوو ئاوی لێ نەبڕاوە، بەڵام ماوەی چەند مانگێکە تەواو وشکی کردووە. وەرە هەمی وش کردەوەم چەمە ساڵان بەخوا ڕاحیاژان نێتوان لێ بە پڕ بوو لە ئاوە ئیسا ئاو لە هیچخوانەک بێبارانی هەر مەسەلە ئەوەیە نە هیچ وەرەجارە ئیم ساڵ هەری بادی کردین لە بێ ئاویە لە حەرێکی بەلایەکە وێڵ بووین ئاراوەڵای حیوان لەوەڕ نییە بخۆ خۆی مثال ئەلە و پەشمەکە هیچ دەورێکی نەبوو بچم بۆ دە 6 ساڵ ئەمرم 55 6 تا 6 ساڵە بم ئەمەم هەر نەدیە زەڵم وشکە بەس بێبارانی بوو یانێ لە ڕۆژ ئاژاڵ نەبووە بەس ئەمە نەبووە. لەسەر ئاوی تەکیە کە ئێستا وشکی کردووە باخ و دەیان پارچە زەوی کشت و کاڵی و دار و درەخت وشک بوون. کاریگەری لەسەر بەرەما کشت و کاڵەکانیش داناوە. وڵی ئاوی ئەم ساڵ خۆرەزین بەوەی بارانی کەمە باران هەر نەباری ئەم ساڵ ئیترم ئەوانە هەمیان کەمیان کرد و ئاویش نەماوە و خۆتانەی بینن ئاو نەبوو ئەم ساڵ احترامانیش هەموو جۆگانە وشیان کردو ئەم ئاوە ئەمە سیاوی لەسەر بوو خۆتەزانی گەنجانی لەسەر بوو گەڕاوەکە لەسەر بوو بە بۆنێەوە ئەم ساڵ بارانی کەم بوو ئاوەکە نەبوو. وڵاکاکە کاریگەری تۆ بڵێ نەبووە کاریگەری خۆی هەبوو بەڕاستی زۆریش چکە ئەبینی سێرەکەی لە خواری خۆتانەوە ئەوە تا ئەو باخە وشک بوو وشک بوو بۆ خوارەوە زۆری لەیدارەکان وشک بوون خەڵک بە تەکیل لە ساڵ 50 زەرری کردو لەو مەجای وشکبوونی ئاوەکە خۆشی بینەوە تا زۆربەی خەڵک دارەکان داری 10 ساڵە ئەیبڕێتەوە ئێستا ئەی 10 ساڵە دارێکی ناشتۆ هیچ ئێستا چاوەڕێی بەرهەمەگەلیەکە ئەیبڕێ. سەرچاوی ئاوی تەکیە زەڵم و گەنجان و گەڕاوەکە بووە. بە پێی زانیاریەکانیش نزیکەی 200 کانی و کارێز لە سنووری ئەورامان وشک بووە و دەیان باخیش بە تەواوی وشک بوون. وەکارەکەی بۆ کەمی ڕێژەی بارانبارین دەگەڕێنرێتەوە. وشکە ساڵی بە شێوەیەکی گشتی وای کردووە بەشێک لە جوتیاران و باخەوانەکان ڕوبەڕووی زەرەر و زیانی گەورە ببنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خورماڵ.